ڕۆژێکیان یەکێک لە عولەما ئەبیسێتەوە کە بەهلولێک هەیە، بالول بیستوتانە کە خزمی هارون ڕەشید بووە، کابرایەک هەیە بالولی ناوە خۆی کردوتە شێت، ناویشی دەرکردووە لە عاقڵیە لە ناو خەڵکە، بەڵام هەم خوا وا پیشانەدا کە شێتە، جا هەر خۆی عاقڵێت بوو زۆر دانا بوو، بەس خۆی وا پیشانەدا کە شێتە. جا ئەنێرێت لە بەغایە یەکێک لە عولەما گەورەکان بە تەلەبەکانی ئەڵێت بڕۆن ئەو بەهلولەم بۆ بێنن. کاتێ چنە لای بەهلول ئەڵێن بەهلول لەگەڵمانە بێ بۆ لای مامۆساکەمان. ئەڵێ کێ مامۆساکەت؟ ئەڵێ فڵانە کەسە. ئەڵێ ئەگەر مامۆساکەتان ئیشی بە من هەیە ئەبێ ئەو خۆی بێ بۆ لای من، نەک من بێم بۆ لای، چونکە ئەگەر یەکێ ئیشی بە یەکێک بێ خۆی دێ بۆ لای، بە ئەو بێ، من ئیشم بە ئەو نییە. بۆیە ئەویش خەبەری پێدەن ئەڕوا بۆ لای پاش سەلام و ئەمانە و ئەڵێ تۆ کێی؟ ئەڵێ من فڵانە کەسم، خەریکی پەروەردەکردنی خەڵک و ئامۆژگاریکردنی خەڵکم. ئەڵێ بەڵێ، یعنی تۆ ئامۆژگاری خەڵکەکەی، ڕێگا بە خەڵک پیشانە دەی؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ دەی باشە من پرسیارێکت لێ بکەم. ئەڵێ بیکە. ئەڵێ ئادابەکانی خواردن چۆنە؟ یعنی کاتێک خواردن ئەخۆی ئادابی چییە؟ ئەویش ئەڵێ دەسم بە جواری ئەشۆم، بسم الله ئەکەم، پاشان لە بەردەمی خۆم ئەخۆم، ئیتر بڕێک لەم ئادابانە باسەکە لە ئەخیرا الحەمدولله ئەکەم. ئەڵێ هەر ئەمە؟ ئەڵێ ئەم بەڵێ. ئەڵێ وەڵا سەیرم دێ یەکێک ئامۆژگاری خەڵک کا و نەسیحەتی خەڵک بکە، نەزانی ئادابەکانی خواردن چییە، لێدا بڕوا. ئەڵێ تو بێسە بکە خاتر خوا من ئیشم پێتە. ئەڵێ کاکە تۆ نازانی ئادابەکانی خواردن چییە، ناوی خۆت شناوە عالم، دەی پرسیارێتت لێکم. ئەڵێ بیکە. ئەڵێ ئادابی قسەکردن چۆنە؟ ئەڵێ کاتێک قسە ئەەکەم ئەوەنە قسە ئەەکەم کە خەڵک بێزار نەبێ، قسەکانم کورتە بێ، دەنگم فرە بەرز ناکەم و بڕێ لەم شتانە باسەکە. ئەڵێ وەڵڵی سەیرە، نازەم زۆر سەیرم تێت و ئەڵێ من عالم و نەسیحەت خەڵکەکەم. لێدا و بڕواڵێ کاکە مەڕۆ بیکە خاتر خوا من ئیشم پێتەوەمانە. ئەڵێ پرسیارێتت لێکەم، تۆ ناڵێ من عالم، ئێوە تا تو جارێکان ئادابی خواردن و قسەکردن نازانی. پرسیارێکی تر، ئادابی خەوتن چۆنە؟ ئەڵێ دەست نوێژەگرم، جلوبەرگی خەو لەبەرەکەم، ئەچم زکرەکانی خەوتن ئەخوێنم و ئەمانە بڕێ لەم شتانە باسەکە. ئەڵێ نەموت تۆ عالم نیت، نەموت تۆ نازانی، دەوازم لێ بێنە با بڕۆم. ئەڵێ بیکە خاتر خوا تێم گەیەنە، من عالم نیم بابە، من کەسێکی جاهیلم، نەزانم، هاتمەتە خزمەتی تۆ مامۆسای فێرم بکەی. ئەڵێ ئاوا بڵێ، تۆ هاتی تۆ ژوور و یەکسەر خۆتت کردە عالم و من فڵان عالم و ئاوا، بۆیە من ویستم تاقیت کەمەوە. ئێستا کە ئەڵێ من نەفامم و نەزانم هاتمە فێرم کەی، ئێستا فێرتەکە. ئادابی خواردن ئەوانەی تۆ باسەکەی هەمووی فەرعە، هەمووی لاوەکیە، ئەسڵەکەی ئەوەیە خواردن ئەبێ حەڵاڵ بێ. تو ئەگەر خواردنەکەت حەرام بێ، معاشەکەت حەرام بێ، هەر ئادابی خواردن جێبەجێ بکە، چی قیمەتێکی هەیە؟ تۆ کاتی قسە ئەەکەی ئەوە حەساو نییە قسەکەت وابێ ئەبێ نیەتت خوا بێ و دڵت پاکەرەوە، لەبەر خوا قسە بکە، لەبەر خوایش بێدەنگ بە. ئەمە ئادابی قسەکردنە. ئەو کاتە قسەکانت معنادار ئەبێ، ئەو کاتە هی خوایی پێوە دیارە، تۆ ناڵێ من عالمم. ئەی وتی ئەوەکەی تریش خەوتن کاتی ئەخەوی، ئەوانەی وا تۆ باسەکەی هەمووی ئادابی لاوەکین، لەمانە هەر هەمووی گەورەتر ئەوەیە کاتی ئەخەوی خۆت تەسلیمی خواب کە لەوانەیەک سەر بمری و سەر بەرز نەکەیتەوە و دڵت بەرامبەر بە ئەو خەڵکە پاکەرەوە. ئەگەر دڵت بۆگەن بێ، پیس بێ، قیمەتی چیە؟ تۆ کەی مسلمانی، تۆ مسلمانیشیت ئەو کاتە چجا عالم؟ ئەمانە ئەساسن، ئەمانە ئەسڵن. خۆشەویستەکانم، ئێمە ئێستا لە نوێژە لە هەموو عیبادەتەکان ئاوا ڕووکەشین، ئەسڵەکە و ناوکڕۆکەمان تیان نییە. تۆ ئەگەر ئەساسەکە مەزبوط کەی، ئەمە کانتر هەمووی خۆی جوان دروستە بێ.